ناحیەی جەبارەی سەر بە پارێزگای دیالە تەنها ناوچەی کێشە لەسەری نێوان هەرێم و بەغدایە کە لە دوای ساڵی 2023ەوە دوور بووە لە تەقینەوە و توندوتیژی بە شێوەیە کە ئەو ناحەیە بە نمونەی پێکەوە ژیانی پێکاتەکان دادەنگێت. هۆکاری ڕوونەدانی تەقینەوە و توندوتیژی لە ناحیەی جەبارە بۆ باشی پەیوەندی نێوان کورد و عەرەبی ناحیەکە دەگەڕێتەوە کە پێکەوە ڕێگر بوون لە خراپبوونی بارودۆخی ئەمنی ناحیەکەیان. ئێمە لێرە عەرەبی سەناجرین لەگەڵ کوردی جەبارە هەتا ئێستا دوو منداڵشمان لەگەڵ یەک شەڕیان نەکردووە. سپاس بۆخوا لە پاش ڕوخاندنی ڕژێم براکوردەکانمان پێشمەرگە هاتوونەتە ناوچەکە و بە تاڵەموویەکیش ئازاریان نەداوین. هەرچەندە ناحیەی جەبارە گرفتی خزمەتگوزاری و کەمی ئاوی خواردنەوە و کەمی خزمەتگوزاریان هەیە، بەڵام دانیشتوانەکەی بە ئاسوودەیی دەژین بەو پێی گرفتی ئەمنیان نییە. ئێرە جەبارە لە ڕووی دۆخی ئاسایشیەوە زۆر باشە، پارێزراوە. هەموو خەڵکەکەی دانیشتوانی جەبارە بە تایبەتی کوردەکەی هەمووی پێشمەرگە و پۆلیس و ئاسایشە. لە عەرەبەکانیش پۆلیس و پێشمەرگە و کارمەندی فریاکەوتنمان هەیە. ئیتر پەیوەندی مێژووی کۆن لێرە لە نێوانماندا هەیە. هەرچەندە جەبارە بە دوورە لە کێشەی ئەمنی، بەڵام دەوروبەری بینا حکوومیەکان لە ترسی ڕوودانی تەقینەوە بە شورای خۆڵین گیراون و لە ناو ناحیەکەشدا ڕێوشۆنی ئەمنی تونند و تۆڵ گیراوەتە بار. لێرە هەمومان خەڵکی ناوچەکەین و پەیوەندێکی باشمان لەگەڵ یەکترا هەیە و ئەوەش وەهای کردووە هاوکاری یەکتر بکەین و نەهێڵین تیرۆستان جەبکەنە ناو ناوچەکەمانەوە و ئاژاوە و کێشە و گرفتمان بۆ دروست بکەن. ناحیەی جەبارە کە لە ژێر کۆنتڕۆڵی هێزە ئەمنیە کوردیەکاندایە دانیشتوانەکەی ژیانێکی سادەی دوور لە کێشە بەڕێ دەکەن. جاران دەوترا هەتایە کورد و عەرەب برایە، بەڵام ئەم وتەیە لە دوای ساڵی 2023 بە تایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز بە تەواوەتی لە ناوچە جێناکۆکان پێچەوانە بوویەوە، کاتێک کە لە زۆربەی ئەو ناوچانە کورد و عەرەب بوونە نەیاری یەکتری و خوێنی یەکتریان ڕشت. بەڵام ئەم پەندە لە شارۆچکەی جەبارەی سەر بە پارێزگای دیالە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت، بە تایبەت کە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا بۆ یەک جاریش تەقینەوە لەم شارۆچکەیە ڕووی نەداوە و کورد و عەرەب لەم شارۆچکەیە بە تەبایی دەژین. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.